سڵاوتان لێبێت بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لاڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بڕگە و باپەتەکانی ئەم بەرنامەیە. خۆشەویستان، لە ئاڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا وتویژێکمان دەبێت لەگەڵ بەڕێز هونەرمەندی شۆڕژگەر و هەڵسوڕاوی سیاسی کاک سانان محەممەدی سەبارەت بە کار و بەرهەمەکانی و شۆڕشێکی سەرتاسەری کە دوای کوژرانی بێتاوانانەی ژینە ئەمەنی سەری هەڵداوە و کاریگەری لەسەر بوارە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکان بەگشتی و هونەر بەتایبەت. ناوبڕێک ببینین دینەوەلاتان. بەڵێ زۆر سپاس کە بینەرمانن، هاوڕێستانانمان لەگەڵدایە. هاوڕێستانان سڵاو لێبێت، سپاس کە بەشداریت لەم بەرنامەیە. سڵاو بۆ بەڕێستان هاوڕێژاوان، زۆر سپاستان دەکەم، هەروەها سڵاو و ڕێز و حرمەت بۆ هەموو کارمەندان و کاربەدەستانی کۆمەڵە تێڤی. هیوادارم لە ئەرک و ماندووبوونی ڕۆژانەتان بەتایبەت لە ئەم دوو-سێ مانگی ڕابردووە ئەزانم ئەرک و کارتان زۆر زۆر سەختتر بوو. هیوادارم گلایتانمانینەوە. زۆر سپاس. بەڕێستان، وەکو هونەرمەندێکی خاوەن هەڵوێست، چۆن دەڕوان ئاخێزێکی سەرتاسەری کە لە ئاستی کوردستان و ئێراندا لە هەرادایە؟ وەزعیەتێکە لە جامعەی ئێرانە بە درێژایی ئەم 40 و چەند ساڵی ڕابردوو جمهوری ئیسلامی دروستی کرد لە فەقر و لە بێکاری و لە نابەرابەری و بەرحەڵ لەلایەکەوە جەماعەتێکی کەم لەوانەیە کە لەگەڵ خۆیانن بەشی هەرە زۆری سروەت و داهاتی وڵاتیان لای خۆیانەوە ئەن باشتە کردووە و یا بردویانەسە دەرەوە لە وڵات و لە وڵاتانی ترا دایان ناوە. لەلایەک و لەلایەکیش تەبیعی وەختت تۆ سروەت مەملەکەتەکە دوا ئەچێت دەرەوە خەڵکێکی زۆر فەقیرە بن لەباری اقتصادیەوە. لەلایەکترەوە فشار مزاعەفێکەوە تێت بۆ ژنگەل لە جامعە. دیارە فشار لەسەر هەموو جامعە زۆرە، بەڵام لەسەر ژنەکان فشارەکە زۆرترە. مەجموعەیەک نازانم هیچ بەرنامەیەکی اقتصادی ڕوون و شەفاف نییە بۆ ئەوەی کە بزانی داهاتووی مەسەلەن 5 ساڵی ترەتانە داهاتوویەکی مناسب بێ. ساڵ لە دوای ساڵ وەزعیەتی اقتصادی بەرەو خراپتر چووە. لەلایەکترەوە بازم جگە لە ئەوانەیە کە بە شێوەیەکی نۆرماڵ خۆیان سروەتی مەملەکەتیان بگە دەرەوە، لەلایەکتریشەوە دزی و اختلاس. مەسڵەن ئەوانەیە کەوا 30 ساڵ کارەکەن و سنۆقێکیان دەست بەناو سنۆق باز نشستگان، ئەوینی ئەچن سنۆخەکە خاڵیەکەنەوە ئەیدزن بە شێوەیەک لە شێوەکان ڕێگەکەیان بۆ پیا کردگە. ئەمانە گشتی بووە سەبایس ئەوەی کە جامعەی ئێران جامعەیەکی هەمیشە لە تێ ئەم چەند ساڵی ڕابردووە هەموو کەسێکی سیاسی، هەموو چالاکێکی سیاسی منتەزر ئەوە بوو کە ڕۆژێک لە ڕۆژەکان بتەقێتەوە و لە جەریانی شەهیدکردنی ژینا تەقیەوە لە ئێرانەوە. بەرحەڵ ئەو فەقر و فەلاکەت و نابەرابەریە کە لە جامعە بوو لە قەزیەی مردنی ژینا خات و خۆی نیشاندا و بەرحەڵ تا ئیمڕۆ و تا ئەم لەحزە کە بەرەو 3 مانگەچێ تەزاورات لە هەموو شارەکانی ئێران، یان لانیکەم بەشێکی زۆر لە شارەکانی ئێران و لە کوردستان بەگشتی بەردەوامە و هیوادارم تا انقلاب و سەرنگونی حکوومەت ئەدام پێ. هاوڕێستانان، ڕۆڵ و پێشەنگایەتی ژنان چۆن دەبینن؟ دیارە کە پێشەنگی ناڕزایەتیەکان بوون، ڕۆڵێکی گرنگیان بووە. ئێوە ئەم هۆکارەکەی چییە؟ چۆن هەڵی دەسەنگێنن؟ ڕاستیەکەی حتا ئەگەر تواشا بکەیت لە مۆزوع ژنە، ئەگەر ئامارێکە خودی حکوومەت ئەیاتە دەسەوە چاوی لێ بکەیت، حتا لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکانە مەسەڵەن سەمتنۆیەکی یانەس بەرنامەیەکی سەمتنۆ کارشناسێکی خۆیان تێرن وەختی قساگە، حتا ئەگەر قسەکانی خۆیان مەبنابێت ئەم شتێکەوە ئیتفاق کەفکە دوور لە ئینتزار نییە، بەتایبەت ئەوەی کە نەخشی ژنان پاشاگە جەمعیەت لە تەی
40 ساڵی گوزەشتە یانە لە دوای انقلابی 1953 ساڵ گوزەشتە جەمعیەتی ئێران زیاتر لە 2 بەراورەوە بست و طبیعیە کە ژنگەلیش بۆ شڵە هەر وەک پیاگەل لەناو ڕۆژ جەمعیەتەکە زۆریان نەسوو موجودن. ئەوە لەلایەک ئەوینی لە 40 ساڵی گوزەشتا ژنگەل و کەنیشکەل جامعی ئێمە دەرسەدە سەوادیان چووەسە سەرترەوە. حتا وێنی مەسن لە ساڵ 1399 یا 1400 تعدادی دانشجویانی ژن یا کەنیشک لە ئێرانە فرەترە لە هین کوڕەکان. و هەمزەمان ئەگەر تواشاکەی نسبەتی بێکاری دیارە بێکاری بۆ پیاوەکانی شەر هەست، بەڵام نسبەتی بێکاری ژن و پیاو لە ئێرانە قابل مقایسە نیە. بێکاری ژنەکان چەند بەرابەرە. لەلایەکی ترەوە هیچ ئایندەیەکی ڕۆشن بۆ ئەوەی کە مەسەلەن بژی لە حکوومەتێکی 4 ساڵەی ئایندەدا مەسەڵەن ئەتوانێت تاغیری لە وەضعیەتە ئیجادکە نابینرێت. جوانەکان یا کەنیشکەکان خانمەکان هیچ ئایندەیەک بۆ خۆیان حتا کوڕەکانیش متەسەور نین بۆی کە بتوانن تەشکیلی زندگی بن، یا ئەحیانەن ئەگەر تەشکیلی زندگی بن هیچ ئایندەیەک متەسەور نییە کە بتوانن ئەدامێ بن. دەم نەتیجە بە فرە کۆتا ئەگەرەکم نییە لەسەر مۆزوعەکە فرە قسە بکەم، بەڵام تۆ ئەو دادەگەلە وا ئەیا پێمان لە ڕۆشتی جەمعیەت و لە سەوادێکە ژنگەل ئیمڕۆ سەوادیان زۆرترە و لە بێکاریەکە وا ئیسە ژنگەل لە پیاگەل بێکارتر فرەتر لە ناو جامعە هەن و لە زۆڵمە مزاعەفێکە بە ژنگەلاچێت زۆر تەبیعی بوو کە ژنگەل لە ناو ئەم تەزاورات و ئەم انقلابە حاڵە حازرا نەقشێک بەرجەستەتریان بێت. تا حدێکە فرەی کارشناسکە مەسایل سیاسی ئەژن انقلاب لە ئێرانە انقلابێکی ژنانە است. بە نەزەر منیش ئەوە شتێکی واقعیە، چون بە حقیقەت ژنگەل لە زۆر بە شجاعانەتر، بوێرانەتر، نەترسانەتر لە پیاوەکان هاتنە مەیدان و لەم تەزاوراتە بەشدار بوون و خوێنیشیان بۆدا بەڕاستی. زۆر لە کەنیشکەکان کوژیان لە خیابانەکانە، زۆریان لە جێر شکنجا کوژیان، زۆریان ئێستەیشە لە زیندانەکانن. بۆیە نەقشی ژنان باتەوجه بۆ کورتە شتێک کە باسم کرد نەقشێکی بەرجەستەست لە انقلابە و انقلابی ژنانە بەڕاستی. بڵێ کاکسانان، کاریگەری ئەم ماخەزە جەماوەریە لە باری هۆنەریەوە لەسەر خۆتان و باقی هۆنەرمەندان چۆن بووە؟ انقلاب هەموو شتێکی خۆی لەگەڵ خۆیان تێرێ. دیارە هوەریش بە هەموو ڕشتەکانیەوە چە شەعر و چە موسیقی و چە گۆڕانی و چە چازانم نەقاشی و هەموو ڕشتەکانی هوەر انقلاب گشتی پەلکێشەکە بە دوای خۆیان بەڕاستی. و تاسیری زۆر کاریگەریەک بووە لەسەر دانە بە دانەی هوەرمەندەکانی سەر من وەکو بەشی گۆرانی و موزیک و ئەوانە ئەگەر لەسەری باسکەم ئەدام بێژم زۆر کەسبوون بێدەنگ بووم. شاید بێژم 10 ساڵی گوزەشتا هیچ بەرهەمێک، هیچ کارێک، هیچ چالاکیەکی هوەری سرودێک هیچ لە گۆڕەدا نەبوو. بەڵام لەم انقلابە ئێرانە بە خۆیان کەوتن زۆر کەس و هاتن و بەرحاڵ باش یا خراپ کەم یا زۆر تەلاشیان کرد کە بەرهەمی شۆڕش یەڵیان بێ لە ئەم وەزعیەتە تازە کە لە ئێرانە هاتە سە ئاراوە. و بەرحاڵ بەنظر من ئەڵبەتە بە هەموو کەم و کۆڕی و بە هەموو باشی و خراپیەکانیەوە من بە باش یەزانم. حرەکەتێکی باشە. زۆر کەس کە بێدەنگ بوون و ئیسا هاتوونە دەنگ دیارە بە موسبەت یەزانم. و لە کولاتان بێژین تاسیرەکە زۆر تاسیرێکی گەورەست و زۆر کەسی بە دوای خۆیان ڕاکێشا. حتا هوەرمەندگەلێکە لە ئێرانە دیارە شاید بەرحاڵ شەرایط لەوێ تۆزە سەختتر بێت، بەڵام ئەو هوەرمەندانەی کە ئەچوانە تەلەڤیزیۆن ئێران و ئەچوانە ناو کۆڕە کۆبوونەوەکان حکوومەت بەشێکی زۆریان لە حکوومەت هەڵگەڕانەوە وتر ندامەت خۆیانیان ئەعلام کرد و بە ڤیدیۆ و بە قسە وەمانەیان بەرحاڵ دیارە تاسیری ئەو انقلابە لەسەر هوەر بەگشتی
بە گۆرانی موزیکیش بە تایبەتی زۆر تەسیری کاریگەرە. بڵێ هەوڕێ سەنان دەکرێت پرسیارەکەم وا بپرسم هونەرمەند سەنان محەممەدی لە کەیەوە دەستی بە کاری هۆنەری کردووە ئەو بوارانەی کاری تێدا دەکا کامانن؟ ڕاستیەکەی لە مناڵیەوە بەرحاڵ هونەر شتێک نییە کە مەسەڵەن نیام ژیانەکات بژەوەی بوو بە 40 ساڵی تر ئایسەوە هۆنەر تیات مەسم دروستەوێت وەکو خولیا لە مناڵیەوە ها لە زەهن ئینسانەکانە بۆ منی شەروا بووە بەڕاستی لە سەرەتاوە منیش بە فێربوونی ساز بە نەوازندگی کۆمبەکەوە دەسم پێکرد بای کەمانچەم گرتە دەسەوە دواتر چوون بەرەولای ڤیالۆن و بەرحاڵ بە ڤیالۆنیشەوەی تر وەختی هەر ئەچیتە بەرەوە حەزەکەی فێر ئاهەنگسازی بیت و حەزەکەی فێر هارمۆنی بیت و بەرحاڵ بۆ منی شەروا بووی تر بە درێژایی شاید بێژم 40 ساڵ گوزەشتە ئەو شەرایەتە ئەو ڕەوەندە بۆ منیش پێی بوو و ساز لێدانم خوێند و بەرحاڵ کەمێ هارمۆنیم خوێند و بەرحاڵ ئاهەنگسازی مقدارێ خوێند و دواتر جەسارەتمان داوە خۆمان چێ بەرەو نووسینی تەرانە چووم و بەروە نەوەک شاعر نا ئەوە هەڵە پێ نەگەی ئەو بێژم بەڵام وەکو نووسینی تەرانە لەویشا بەرحاڵ خۆم تاقی کردەوە تانی مەجموعەیەک تەرانە بەرهەم بێرم چە سرود بێتانی نۆرماڵ بێت هەر سەرکەوتوو بن و بەردەوام هەوڕێ سەرەن تا ئێستا چەند بەرهەمتان بڵاو کردووەتەوە شتێکتان بەدەستەوە هەیە بۆ داهاتوو؟ ڕاستیەکەی لەم 10 ساڵ گوزەشتا من لە حدود دەدانە سرودم بڵاوە بووەسەوە کە بەشێکی زۆریش هەیە لە تەلەڤیزیۆن کۆمەڵەوە بڵاو بووەسەوە وەکو سرودی سیروان بۆ کوردانی شوان وەکو سرودی ئازادی دیکتاتۆر کچانی خۆرەتاو باڵندە کۆچەریەکان دایکانی شۆڕش و ئەم یەک دوو مانگ گوزەشتێکا سرودی شەهیدان بۆ شەهیدەکانی ئەم ئاخێزە جەماوەریەی حاڵی حازر لە ئێرانە هەر لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاو بوو بە ئیزافە ئەوەی کە کارێکی تازەم ئەنجام داوە لە پێ ئەم یەک مانگ و نیم گوزەشتا کافەرێدون نازری هاوڕێ خۆشەویستم شاعرێکی نارد شعرەکەی کافەرێدون بە مقداری دەستکاری و وەروە مقدارێک تر ئیزافەکردن شعر پێ نەهایەتەن سرودێکم دروست کردووە بە ناو نەسلی قەهرەمان کە کاری موزیک و خوێندن و هەموو شتێکی تەواو بووە ئێستا برادێک خەریک کار کلیپەکەی هێشتا کلیپەکەی تەواو نەبووە فکرەکەمەوە لە ڕۆژانی داهاتووە یا هەفتەی دە ڕۆژایەندە احتماڵاً تەواو بێت و تانین بڵاوی بکەینەوە ئەو کارە تازەمە ئەنجام داگە لەو کارە ڕەفیق عەزیز شاهۆی شەریفی ئەویش هاوکار و هەمخانە لە تەکنا لە ئەو سرودا بەیەک ئەو سرودەکە خوێنین وەکو کاری تازە ئەو کارە لە ڕۆژان و یا هەفتەی دە ڕۆژ ئایندە ئەویش بڵاو ئەوێتەوە جگەر لە سرود ئالبۆمێک تر گۆرانی نۆرماڵم ئەویش ئامادە سەر لە پێ ئەم 12 ساڵە یەواش یەواش ئەنجام داگە چاوەڕێیەکەیم زاین ئەگەر هەلومەرج بێت بتوانین دانەدانە یا بە کۆمەڵ بڵاوی بکەینەوە. بەڵێ سەرکەوتوو بن کاک سەنان لە ناڕزایەتیەکانە یەکێک لە دروشمە سەرەکیەکانی ئەم ئاخێزە مەرگ بۆ دیکتاتۆر بوو بەڕێستان بەرهەمێکتان بڵاو کردووەتەوە بە ناوی دیکتاتۆر لەگەڵ وینەران ئەوە ببینین ئێدینەوە سەر پرسیارەکانمان. على الكفار رحما بینهم این کوتاگرهای در کردستان و غیر اون در صف کفار هستند. فقر و فحشا و هجاریا اعتیاد و بیزاریا هر زن ترین کالاجانا
ژیانە بەسایی تر دوای دەیان ساڵ ئەم دێوەزما بخەینە چاڵ نرکەی خەڵکو و شوعاردانە لە چاو زاڵم خەوزێڕانە لە چاو زاڵم خەوزڕانە ژن و پیا و کچ و کوڕ دژی خۆکانی زوڵم و زۆر هەوارەکەین بەتین بەگۆڕ مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر شەقامەکان بەهەژێنن کۆڵانەکان کەن بە سەنگار لە بەران بایار تاریکایی و شەوە زەنگە بێن بە لەمپار چارە نووسیایان یەکە گەلان دژی دیکتاتۆر لە جیهان دەنگمان دەخەینە سەر دەنگێک بۆ پاڵ پشتی چەوساوەکان بۆ پاڵ پشتی چەوساوەکان ژن و پیا و کچ و کوڕ دژی خۆکانی زوڵم و زۆر هەوارەکەین بەتین بەگۆڕ مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر هەڕێتەم و شیری خەچەک لەمان نەدا لەم شۆڕشە ئەچین بەگەشت دیکتاتۆرە و قەسڵ نەکای لە هەڕەشە هەوڵی گەلایان بۆ ڕزگاری لەگەڵ یەکە گرێدران چارە نووسی ئێمەشیەکە لە ئەنکارە و بەغەوتەران لە دەمشق و بەغەوتەران ژن و پیا و کچ و کوڕ دژی خۆکانی زوڵم و زۆر هەوارەکەین بەتین بەگۆڕ مەرگ و نەمان بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر مەرگ بۆ دیکتاتۆر بەڵێ کاکسانان بابینەوە سەر پرسیارەکانمان کارکردن بۆ هۆنەرمەندێک لە دەرەوەی وڵات تا چ ڕادەیەک هاسان یان دژوار و ئاستەنگ و دەرفەتەکان کامانان لە دەرەوەی وڵات بە حکمی ئەوەی کە فشاری سیاسی نییە یا ئەگەر هەست کەمە لەو نەزەرە و کارکردن ڕەحەتە بە تایبەت لە بواری هونەری شۆڕشگێڕیە ڕەحەتتر کارەکردێ بەڵام وەکو ئەوەی کە گروپە موزیکێک جەمە بکەیتەوە ئۆرکسترێکی بچووکت بێت و ئەوانە تۆزە زەحمەتە لێرە چۆن هەموو کەس سەرێکی کار و ئیش و ئەوەی خۆیە زۆر بە زەحمەت گروپ جەمەوێتەوە لە سرودێکە لە ئێرانە بە لە کوردستانە جەمەکردنی گروپێکی موزیک تۆزە ئاسانترە لانیکەم وەکو ئینسانەکان مەجموعەیەک هەمیشە نەوازەندەی ئامادە بەکار هەن بەڵام لە دەرەوە ئەوە تۆزی سەختە زەحمەتی زۆرە بەڵام وەکو ئەوەی کە لە نظر فکری و تۆزی ئازادتربی لە دەرەوەی وڵات ئینسان تۆزی فکری ئازادترە ئەتانێ ڕەحەتتر کارەکان ئەنجام بات لە لایەکتریشەوە بۆ ئەوەی کە بۆ کاری زەبت و بەرهەمهێنانی کارێکی تازە لە دەرەوەی وڵات تۆزی گرانە هەمیشە
استودیۆ گرانە، هەزینەی هەقدەس نوازەندە گرانە. لەناوەوە هەم نەوازەندە هەرزانتر دەسەکەفێت، هەم ڕەحەتتر دەسەکەفێت. ئەو تەفاوتەکانەوەسە بەرحاڵ لە حاڵەتێکی کولیە. کاک سەنان پێشتریش ئاماژەتان پێ کرد کە ئەم ناڕزایەتیانە پێناوەتە ناو سێمان لە ئاستی ئێران و کوردستاندا. تۆزێحی ئەوەشتانەدا کە هونەرمەندەکان کاریگەری بووە لەسەریان، بەڵام پێم خۆشە لێرە ئەرکی هونەرمەندێکی شۆڕژگیر چییە لەم کات و لەم ساتە و لەم بوارەدا؟ پێم خۆشە ئێستا ئەومانە بۆ تۆزەح بێت. تەلاشەکەم ویستە تا چەندێک ئەوەیە بمانێت. بەرحاڵ لە نەزەر منەوە هونەرمەند ناتوانێت شۆڕشێر نەبێت، هەتا لە ناوەوەی ئێران. کەسانێکە بوون بە هونەرمەندی حکوومەتی ئەوە بەتانی لە ناو قاڵبی هونەرە جێیان نەکەیتەوە بەڕاست، هەتا باوجودەوەی کە نەوازەندەی باش یا گۆرانیوێژی باش یا چازان هونەرمەندی زۆر پرۆفیشیان تیاابێ، بەڵام ئیترەوە چدە قاڵبێکی ترەوە. هونەرمەند محکومە بە شۆڕشیە بوون لە وڵاتی ئێمە. وەرزشکار محکومە بە شۆڕشێڕبوونی، شەرت نییە حتمما لە ناو حزبێکی سیاسیە فعال بیاوانە. مەجموعەیەک لەو وەرزشکارگەلە وەک عەلی دایی و عەلی کەریمی و وریای غەفوری و ئەمساڵە هەم هیچ کامیان لە هیچ حزبێکی سیاسیان نین، بەڵام بەعنوان ئەوەی کە ئەتانن دەنگێکیان بێت بۆ جامەعەکەیان و دەنگیان بژنەوێت بە مەسئولانە تەک ئەوە بەرخۆردە. لە کناریشیا ئەوینی زۆر کەسی تر هەن کامەڵاتانی بیژیان وەرزشکارگەل حکوومەت. هونەرەکەیش هەر ئەوەسا هیچ فەرقێکی نییە. تۆ هونەرمەندێکە نەوازەندەست، خانەندەست، نەقاشە، چازانم مجەسەمە سازە، هەرچی کەس هونەرەکەی نیشان ئاات چ لە زهن ئەوە وجودی هەست. کەسێکەوە خەمی خەم جامەعەست، کەسێکەوە خەمی جازانم خەڵکی هەژار و فەقیر و ئەو بەشمێنەتانە لە ئێرانە لە وڵاتە هەست، دیارە ناتانێت بەرهەمەکانی خارج لەوانە بێ. ئەگەر خارج لەوانە بوو لە هونەرمەندبوونیا بەرحاڵەشت نیام تەجدید نەزەر بکاتەوە. و ئەرکەکەیش لێنە دیاریە کردێت، کەسێکە خەم جامەعە بە خەم خۆیەزانێت، هونەرەکەیەکێتە خەمەت ئەو وەزعیەتە لە ناو جامەعە. و لێنا هەستکە تەفاوتەکە دیارەوێت ئێژن ئەم هونەرمەندە شۆڕشگێڕە یا شۆڕشگێڕ نییە. شۆڕش بە معنی ئەوە نییە کە هونەرمەند مەسەڵەن ئەسلحە ببێتە دەستەوە نییە. هونەرمەند ئەسلحەکەی قەڵەمەکەیە وا ئەنووسێت، سازەکەی وا ئالێ، دەنگەکەی وا گۆرانی پێخوێنێت. ئەوە شتێکم بەبیر هاتەوە لە شار سنا هونەرمەندێکی شاعرمان بوو بەناو سوات تەوفیق مەحموودی، هەزار جار یادی بەخێر بێت. شاعر بوو سوات تەوفیق، مەجموعەی شعری زۆر زۆر باشیشی لێ بەجێماوە. دوو بەیت شعری هەستێژێ مافی گەلی خۆت نەنیتە ژێر بێ، قەڵەم سوور نەوەی نەزانی بۆ کێ، ئەرکی نەتەوەت بگرە بە ئەستۆ، ئەمڕۆ لە من و بەیانی لە تۆ. بەرحاڵ کەسێکە ئەرکی نەتەوەکەی ئەرکی ملەتەکەی نەگرێتە ئەستۆ وەکو هونەرمەند، یا دەستمەوە بۆ قەڵەم، یا دەستمەوە بۆ ساز، یا دەستمەوە بە هیچ نۆع هونەرێک، وەختت دەستت برد مەسئولی لە مقابڵەوە. تۆ مەسئولی ئەگەر مناڵێت حەزی بە دەنگت کرد، حەزی بە سازەکەت کرد، حەزی بە نەقاشیەکەت کرد، مەسئولی لە مقابڵ ئەو مناڵە، ناتانی خۆت لێلابێت. بۆ وەختی تۆ مەسئولی دیارە نەوە بەرهەمەکەت مەسئولیەتەکەت بۆ تەعینێتە. کەسانێکەوە ئەچنە خەمەت پوڵ و ئەچنە خەمەت جێگە و ئەچنە خەمەت میدیای مشەخەسی حکوومەتی، دیارە ناتانێت لەم قاڵبە جێگە بگرێت. بەرحاڵی وادارم تا حدێک تانیوێتم جواب سوالەکەی جەنابیش بم. بەڵێ زۆر سپاس. کاک سەنان پێمان خۆشە لەم بەشە سرودێک، گۆرانیەک یان پارچەیەک موزیک پێشکەش با بینەرانمان بکەیت ئەگەر بۆتانە کرێت. باشە بەسەر چاوڵ دوو دقیقە لە حەد دوو دقیقەتان ساز بم لێ. بەرحاڵ ئەویش وەکو سۆزێک بۆ ئەو شرایەت ئیمڕۆژەکە لە ئارادایە. بەڵێ زۆر سپاس فەرموو.
پێشکەشتان بێ بە کورتی خۆزێکی جێگەکەم باشنە و دەست ناتانی خاستەکان بم بۆ بشن. دەستشەوتان خۆش بێ، هیوادارین بەدڵ بینەرانیش بێت. کاکسانان من پرسیارێکم نەماوە، ئەگەر بۆ خۆتان شتێکی نەوتراو ماوە کە بڵێن یا قسەیەکی ڕوو بە خەڵک بفەرمونون. زۆر سپاستان دەکەم. ڕاستیەکەی ڕێز و حرمەت و پێزانین بوو ئەو هەموو گیانبازی و بەرخودانە کە لە وڵاتە خەریکە ڕۆژانە ئەیبینین بە چاوی خۆمان. فقط کۆتا گەرەکمە بێژم بە خەتابم هونەرمەندەکانە دووبارە، چۆن لەو بوارە خەریکی قساکەین. هیوادارم هەموو هونەرمەندانی ئێران بە گشتی و هونەرمەندانی کوردستان بە تایبەتی ئەوانەی کە دەنگ من ئەژنەفن، هیوادارم لە مقابل هونەرەکەیان و لە مقابل ملەتەکەیان و لە مقابل ئەخلاقی ئینسانیە مەسئولانە هەڵسو کەوت بکەن. هیوادارم لە شارەکانی کوردستان هەر لە ئیلامەوە تا ماکۆ هونەرمەندەکان مەسئولانە تەک هونەرەکەیانە، تەک ملەتەکەیانە و تەک مەسئولیەتەکەیانە بجوڵنەوە. لەبەرچی لەبەر ئەوەی کە ملەتمان فەراموش ناکەن کێ لە ناخۆشی و لە تەڵخی و لە شەهیدبوون و لە بەرخودانە لەگەڵیان بوو و کێش پشتی لیان کرد. هیوادارم هونەرمەندەکانمان لە داهاتووی وڵاتەکەمانە ڕووتور بن لە مقابل بەردەمەکەمانە نەڕۆ. قسەیەکم نییە هەرەونە. زۆر سپاسان. دەستشاتان خۆش بێ، زۆر سپاس بۆ بەشداریتان. بنی سپاسی جەنابان و هەموو هاوکاران. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان. زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون. پێش لە کۆتایی بەرنامەکە بەرهەمێکی تری کاکسانان بە ناوی ئەی شەهیدان پێشکەشتان نەکرێت تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە. لجگەی عشق و دڵداری، لجگەی تەفریح و یاری، لە بەتی بەخشینی دڵ و مەستان بە یەک بەدی یاری، کوڕەنکی ژان تازە لاوان دەچنە سەنگەر هەرێ بە شادی، هەموو ڕۆژێ بەرێ خوددانە و شەهید بوونە تا ئازادی، هەموو ڕۆژێ بەرێ خوددانە و شەهید بوونە تا ئازادی. شهید 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 رمزی آزادیه، شهید تاجی سروریه، دنگی حق خوازی گلکوا لخنیه و داجاریه، بیری آزادی و یکسانی و گلی بدیاریه. لە وەستانی هەرێ دڵێکە لە بڕینی هەناس
سيكا لناشتني كوريا كتشي لمردني هربا وكيكا شاكزاني نودلنيان نزيك بيرقي درمان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان بويا كاتيتان نجين وابيت سرود بيجان شهيد 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 رمزي عزاريا شهيد تاجي سروريا دنجي هخوازي قلقوا يخني ودا جاريا بيري عزادي ويكساني وقلي بدياريا وشهيدا بكيف نكان وشهيدا بقوركان يا دي ايوا برزراد قرين لقل همو دار بر وكان لصر شاخو هردو بردو شمو دولي يم ولاتا كورنو شبين ورز دقرين لشهيدي ام خباتا كورنو شبين ورز دقرين لشهيدي ام خباتا شهيد 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 رمزي عزادية شهيد تاجي سرورية دنجي هخوازي قلقوا يخني